ڕێز خۆشەویستی هەندێک سەرنج دەگوترێ کە گوایە ئەو سکاڵای ئەمریکا ژۆکو ئەوەی شنیارخان سەرکەوتو نابێت ئەگەر هەیە یعنی لە دنیای سیاست و دادوەری قەت مطلقی نیەوری ئەم 100% دەبەمەوە ئەوە شەڕە شەڕ ململانێ دەکەی ئەتو خەبات دەکەی فشار دەکەی ئەوی بەرامبەرشت خۆ بێ دەستەوەستانیە تۆ لەگەر دەوڵەتێک بە شەڕدەی هێزەکی مخابەراتی ملیاردێری بەڵام نازم بۆ ئەوەندە ڕەشبین بۆیە لێرە بە پەلە هەندێشت دەڵێم دەگوترێ ئەو شکایەتە ڕۆک شکایەتەکەی چالاکوان شنیار ئەنوەر سەرکەوتو نابێت ئێ باشە بۆ ینی سەرکەوتو نابێتن نازانمە ینی ئەوە لە چێ هاتیە لە ڕەشببینی نەبی لە چێ هاتی دوو خزمەتێک دەکات سێ ئینسان کە خەبات دەکات قۆناغ بە قۆناغا یعنی من لە بۆم نییە 2011 هەموو چەند برادێک دەزان وەخت خۆلەکەینەوەوانش بوو بە خەبەر وشتیوە لە من چ شکایەت بکرد لە یەک دنیا بەرپرس هەشت بەرپرس بوون کەریم سنجاوی و مەحموود سەنگاوی و مەرفەتا و جعفەری میچیوانە کە جنسی ئەوروپیان هەیە بەشدار سویدیان هەیە بەشدارن لە تاوانانە ماوەیەک چوونە پێش دوای ئەو سەرکەوتونە بووین ئەم بووم کە کوردستان پۆست لەگەڵم بوو هاریکار بوو کە عەبدوڵڵا گوڵ قەرەقوول لە یوتۆبۆری هاریکاریەکی کردین چەند هاریکاریەکی کرد باوی شنیار ئەنوەر دەستی پێکرد هەنگاوەکی باش بوو ترشکاندنەک بوو هەوڵک بوو کەم کورتیەکان دەستنیشان کرا ئێستا من لێرە با بەراوردێک بۆ بکەم ئەوەی ئێستا زۆر جیاوازە بەس هێشتا ڕەهایی نییە تو بڵێ وەڵاودەمی جێی کەم و کورتیشەوە ئەمە دامەزرێنەرەوە نییەن کۆمەڵە کوردانیشت بن بڕیارماندابی نە ئەمەش بەگە قافلەکەی کەتینە هاتیە پێ گۆترایە بەگە کەتینە بەڵام لەگەڵ هەموو ئەوش ئەوەی شنیار ئەنوەر یەک داوا بوو پەرەگرافێک دێرێک بە ناوی حکوومەتی کوردستان کرابوو ئیتر یەک دۆسیە یەک پەرەگراف بەس ئەوە 25 دۆسیەی هەمە ڕەنگی سەدان بەڵگەیە ئەوەی چالاکوان شنیار ئەنوەر یەک پارێزەری هەبوویان دووە هەبوو من نازەم دەقیق نیمە بە ئیمکانات دەچی زۆر کەمەوە چتە پێش ئەوە 12 پارێزەر و چەندین کەسایەتی ئیداری و ئەمنی و بەرپرسی باڵای ئەمنی CIA لەگەدایە کە ئەوانە حکوومەتی ئەمریکایان بەڕێوە بردیە ئەنی دوو جیاوازی زۆرە سێ ئەوەی چالاکوان شنیار ئەنوەر لەبەر هەندێک هۆکاری سەرچی محامیەکەی وا نازام هەڵی کرد بکۆت بکە مەسرور بارزانانی لە ئەمریکا ناشەی ئەوە خاڵی شکستەکە بوو بەڵام ئێستاش مەسرور بارزان بێتەوە ئەمریکا ئەوەی چالاکوان شنیار ئەنوەریش گەشە دەکاتەوە دەست پێ دەکات بەس ئەوانە ئەدرێس و ماڵ و ناڵیان هەموو لۆ دەرهیناوی لە بەردەم دادگایە 12 کەسە پارێزەری گەورەی بە توانایە سەدان بەڵگەیان دۆزیتەوە ینی دووشتی جیایە ئەوە خاڵێک لە خاڵەکانە کە زۆر دائیم سعات بە ڕەشببینیەوە بوو کە ئەگەر شکستیشینا هەنگاوەک ئەمە دەچینە پێش وەکو هەموو خەبات و شۆڕش و ڕاپەڕین و ناڕزایەتێکان خارج کەش با بڵێن بە پەلا زۆر شەرمە من ئەو ماوەی ئەوەی دیتم ئەو پۆزیسیۆنەی لە باشوورمایە بە کەس و بە حیزبەوە بە میدیای ئەوانەی بە خۆشیان دەڵێن ئازاد بەڕاستی نمونە چ قێزەوە نیابشاندا هەر ئەو بابەتەکە هەیە هەر یەکێک ڕەخنە و سەرنجی هەیە دەکرێت شەن و کەونی بکە گفتوگۆی لەسەر بکە بڵێ باسی نێچیر نەکرا باسی ئەژێتی نەکرا لۆچیە گفتوگۆ بکرێت گفتوگۆ بەڵام ئەو شێوە بایکۆت و بێدەنجە نیشانەی چییە خۆ دوورخستنەوە هەڵپەرستی ترسنەوە چی ترسبوون لەوەی غەزە بەرغەزەوی پارتی بکەی بەڕاستی شەرم بوو و شەرمە هەرچەندە خۆ ئەوە پرۆسەکە لای هەمومان لە دادگای ئەمریکا گرنگە بەڵام ئەو وێنەی پیشانیدا لەوانەی کە خەریشن لیست دروست دەکەن لەو کەسایەتیانە کە خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە لەو حیزبانەی کە خۆیان پێ ئۆپۆزیسیۆن نمونەشی زۆر هەڵپەرستی و ترسنۆکانیان پیشاندا کاتێکی خۆش